بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگی ژینگەیی دەکەین کە بە تایبەتی تر لە ماوەی ڕابردوودا زۆر مشتومڕی لەسەرکراویش بابەتی تێکدانی ژینگە و شێوانی سیمای جواری شار و لەگەڵیشیدا هەوڵدان بۆ کەمکردنەوەی سەوزای لە نێو شارەکاندا بەهۆی بوونی کۆمەڵێک بابەت لەوانە دروستکردنی بینا و باڵەخانە و زۆر بابەتی دیکە زۆر جار باز لەوە دەکرێت کە پێدەچێت دەستێکە بێت لەمەی کە لە بەرژەوەندی خۆیان لە بەرژەوەندی ئابووری دارایی خۆیان هەوڵدن ژینگەی بەشێک لە شارەکان تێکدەن و ڕێژەی سەوزایی کەم بێتەوە مەش کاریگەری دەبێت لەسەر ژینگە لێرە و لەوێ ژینگە پارێزان چالاکانی کۆمەڵگەی مەدەنی هەمیشە بەردەوام لە خەمی ژینگەدا کۆنفرانس و کەمپین ڕدەگەین بۆ هیوایی کە کاریگەریان هەبێت لەوەی کە بابەتە ژینگەیەکان پرسە ژینگەیەکان بەرەو ئاقارێکی دیکەدا نەچن وە ژینگەی هەرێمی کوردستان پارێزرابێت. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان کاک پەیوەند عومەر چالاکوانی کۆمەڵی مەدەنی و هەروەها هاوپیشەی خۆشمان یەخۆ بەخێربان زۆر سپاسانەکەم کاک پەیوەند دەزانین ماوەیە کە زۆر بابەتی ژینگەیەکێکە لە بابەتە گرنگەکانی نێو میدیا و نێو خەڵکی لەوەی کە هەوڵ دەدرێت ژینگە شێوانێکی پێوە دیار بێت ئەمە بۆچی ئەگەڕێنەوە و لەگەڵیشیدا تا چەند کاریگەری ئەبێت لەسەر پیسبوونی ژینگە لەسەر تێکدانی شارەکان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاسانەکەم سپاس بۆ ئەم گرنگی پێدانە بەیانی ئێوە و بەیانی بینەرانی خۆشەویستیش بەخێر ئینشاءالله. ڕاستیەکەی بە تایبەتی ماوەی دوو مانگێک شتێک زیاترە بابەتی ژینگەی یەکێکە لەو دۆسیە گرنگانەی کە بەعنی زۆر بە شێوەیەکی تند و کاریگەر هاتۆتە پێشەوە یەکێکە لەو دۆسیە گرنگانەی کە ئێستا زۆر ینی لە ڕووبەری گشتیا زۆر براوی هەیە زۆر قسەی لێ ئەکرێەوە ڕۆژانە چالاکی تیاکرێەوە. ئەم بابەتە یاخودوا بڵێن ئەم دۆسیە سەرەتا ئەگەر چی بە شێوەیەکی ستونی لەلایەن کۆمەڵێک لە نوخبە و لە کۆمەڵێک لەوانی کە مەسەرم بۆ منە ینی بابەتی ژینگەیان لا گرنگ بوو ئەم بابەتە جوڵێنراوە ئەساسێکی بۆ دانرا بەڵام ئێستا بۆ بە شێوەیەکی ئاسۆیی وە تیا خەریکە بێ بە بابەتی ڕۆژ و لەو بابەتانی کە کەمتر نین لە بابەتەکانی دیکەی بابەتی سیاسی و ئابووری بۆیە ئێستا ینی ئەگەر ئەمە بەم شێوە تعبیر بکەیت ئێستا بابەتی ژینگەیش بخۆی ئەچێکە لەو بابەتە لەو دۆسیە گرنگانەیە خو لەو بابەتە گرنگانەی کە هاوشان لەگەڵ بابەتە ئابوور و بابەتە سیاسیەکان ڕوبەڕووی دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ یەکێک لەو دۆسیانەی کە ئیتر حکومەت لە ئاستیا بێ هەڵوەستە بکە و هەروەها بێ پیر لەوە بکاتەوە کە ئەگەر جاران کۆمەڵێکم و کۆڕی و گەندەڵی و بابەتی تر لە سێکتەرەکانی تر هەبووە ئێستا ژینگە هاتۆتە سەری و ئێستا ژینگە ینی وەکووتم ئێستا خەریکە هۆشیارێکی گەوری بۆ دروستە بێ و خەڵک دڵشی ئەماکە کە ڕەنگە ژینگە لە بابەتەکانی تر لە پێشتر بێت لە بابەتەکانی دیکە گرنگتر بێت چونکە ژینگە وەکو بارودۆخی ئەم ستودیۆیەوە وایە ئێستا ئەم ستودیۆیە لەبەری کاکەدانایە ناتوانانی بەشی بکەین کاکەدانا بڵێن بەشی خۆم تۆش دانا کەفی خۆتە بۆیە ژینگە یەک ماڵە یەک شوێن و ینی لێرە هەست بە ترسیەکەیەکەین هەست بە باخ و گرنجەکەیەکەی ناکرێت کۆمەڵک خەڵک بێنە پێشەوە کۆمەڵک کۆمپانیا و پشتیوانی دەسەڵات خۆچی و دەسەڵاتی شار و ناوچەکان شتێکی گشتێکی تایبەتە حاڵیە کە زاوتێکی ژینگەی دروست بووە لە دەستی پارێزە تەجاوزی کردووە وەکووتم ئێستا وردە وردە خەریکە تەجاوزەکە بۆ شارەکانی تر بۆ شارۆچکەکانی تر وردە وردە ئەما بێ بە ئەگەر چی ڕاستەکەی لە باشووری کوردستان ئەم بابەتە دواکەوتووە بەڵام ئێستا جێگای خۆشحاڵیەکە
خەریکە هۆشیاری ژینگەیی پێشەکەوێت واتە پێش دۆسیەکانی ترێکەوێت. زۆر باشە گرفتێکی دەنگمان هەیە چارەسەرێکن کاک دانیار بابەتە ژینگەیە و کاک پێوەندیش باسی کرد زۆر جار لە ئەوروپا لە کاتی با بڵێن هەڵمەتەکانی هەڵبژاردنە بێگومان پارتێکی دیاریکراو کە تایبەتە بە ژینگە هیچ بابەتێکی ئابووری سیاسی چوزانم کۆمەڵایەتی ناوڕژێنێت تەنها لەسەر بابەتی ژینگەی قساکەوە لە ئەوروپا بۆ پێشکەوتوی خۆیان لەسەر بابەتی ژینگە پارتێک سەرەکەوێ پارتێکی دیکە بگومان دێتە خوارەوە بۆی ئەمە گرنگە لە هەرێمی کوردستانیش ببێتە کەلتور ببێتە ئەوەی کە خەمی لێ بخۆێ نەکو تەنها بۆ کاتێکی دیاریکراو بێ یان لە شوێنێکی دیاریکراو بێ یا لە دژی دەسەڵاتی ناوچەیەک یا کۆمپانیەکانی ناوچەیەک بەڕاستی کاک دەنا کاک پەیوەند ئاماژەی بە شتێکی گرنگ کرد زۆر ڕاستیانی ئێستا ئەمە شۆڕبەتەوە بۆ نێو خێزانەکان لە نێو سەرسفرەی ماڵەکان باسەکریانی جاران زۆر بە کەمی گرنگی بە بابەتی ژینگەی و بابەتەکان نەدرا بەڵام ئێستا ئەبینی لە هەموو شوێنێکە باز بابەتی ژینگەیە ئەنی خەڵک پێی ناخۆشە سەوزایەکی زۆر تێک بدرێ لە مای پێشوە دووبارە ئەو سنۆبەرەکانی لای تاسڵوجە بوو وابزان دووبارە هەوڵیان دا وابزام نازانم بوشک بکرێن نەمێنن یان بەو شێوازە و بەشێکی زۆریشیان ئێستا نەماوە لەبەری کراون بە پێشانگای ئۆتۆمبیل و ئەوانە جا لەبەرەوە کە ینی زۆر خەڵک لە ئێستا لەلاری کوردستانە گرنگی پێدرێن. کاک پەیوەند تا چەند ئەوەی باسمان کرد ئەمە کاتی نابێت لە کوردستان ینی لە ناوچەیەکی دیاریکراو لە دژی کۆمەڵک کۆمپانیایە لە دژی لایەنێک نابێت ئەمە بابەتی کە ینی بە جۆرە لە جۆرەکان وەک جەنابەت ئاماژت پێکرد خەریکە لە باتی ئەوەی کە هەر بە ئوفوقی بێ خەریکە بە ئاسۆیش لە ناو خەڵکیا بڵاو بێتەوە تا چەند گرنگە نخبەی ئێمە لایەنی سیاسی ئێمە مامۆستای ئاینی ئێمە ڕۆشنبیری ئێمە لە خەمی ئەو ژینگەی بێ کە جەنابەت فەرمووت ژینگەی کەسێک نییە من بە ئارەزی خۆم وەکو بڵێ ماڵی خۆمەوە تایت یا سوچێنم شتیوان نیە ڕاستە بەتەکید ئەم بزوتنەوەیە وەکو وتم ئەگەر چی دواکەوتووە بەڵام بە شێوەیەکی کاریگەر دەستی پێکردووە ئەوە من باوەڕم وایە لە بڵین ئەم بزوتنەوەی کۆتایی نایەوە ئەم بزوتنەوەی تا دێ بەرفراوانە بێت چونکە بیرمان نەچێ ڕۆژ بە ڕۆژ تعدایەکی گەورە لە سروشت و واروها لە ژینگەی ئێمەیە هەیە و ئەگەر فریان نەکەوین بەڕاستی ینی لەبەردەم مەترسیێکی زۆ گەورەیین مەترسیەکە بە تەنها ئەوە نییە کە کۆمەڵک ئاماری مەترسیداری نەخۆشیمان بۆ بڵاوە بێتەوە واروها ئەمە ینی ئەمان وەستێنێەوە پێمانەڵە لە ئایندەیە ڕەنگە هیچ ماڵک پارێزراو نەبێ لەوەی کە نەخۆشیێکی مەترسیداریتیان نەبێ ینی ئەگەر فریان نەکەوین ڕەنگە بگەینە ئەو شوێنە ینی لەبەرەوە بەڕاستی ئەم هەستکردن بە مەترسیە وای کردووە کە ینی جوڵانەوەکان ئەگەر چی بە هەوڵی سەرکوتکردن و هەروەها بە جۆرە لە جۆرەکان لە کۆتایی پێهێنانە بەڵام ڕۆژ بە ڕۆژ وەکو بتم ئەم با بڵێن بزاوتە بەهێزە بێ و هەروەها لە خەمی با بڵین لاوەچی و ناوەندیەوە بێ بە خەمی گەورە و خەمی سەرێکی ئەمەش بەخۆی ینی زۆر جێگای خۆشحاڵیە و ئەگەر لە سەرەتاوە ئەم بزاوتە بە کۆمەڵک نوخبەی خوێنەوار و ئەهلی تایبەتمەند دەسی پێکرد بێ ئێستا ینی هاتووە بۆ ئاستی هاوڵاتی و هەروەها خەڵکی جۆرا و جۆر لەبەرەوە من باوەڕم وایە ئەم بزاوتێکی کاریگەرە بێ و لە ئەنجامیشە لە ماوەیەکی دیاریکراوە ئێمە کاریگەریەکانی ئەبینین و من باوەڕم وایە کاریگەریەکانی تا ئەو شوێنە بێک ڕەنگە هەندێک لەو تەعدانەی کە کراون بوەسێنرێن ینی بە تایبەتی کە ئێستا وردە ینی هەوڵدراوە کە داوا کاری گشتیش بێتە سەرخەت و هەوڵدراوە کە با بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئەم مەترسێ بگاتە سەرۆکایەتی هەرێم و ینی با بڵێن لەسەر ئاستی باڵا ینی درکی ئەم مەترسێ بکەن و بێنە سەرخەت بە ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان سنوورێک بۆ ئەو تعدایدا بنرێت کە لە سروش دەکرێەوە لە ژینگەی ئەماکرێت. کاک پەیوەند ئەگەر ئەم دەستە زاڵ بێ بەسەرەوەی کە تێکدانی ژینگە لێکەوتە خراپەکانی چییە بێ لەسەر شارەکان لەسەر کۆمەلگاکە بەم شێوازە بیانوێ ژینگە تێک بن ڕێژەی سەوزایی کەم بێتەوە؟ ئەزانی هەر ڕێژەی سەوزایی نییە ینی ژینگە زۆر شتە ینی ژینگە ینی جگە لەوەی کە ینی کاریگەری لەسەر با بڵێن خاک و ئاو و هەوا هەیە
هەتا دەستکاریکردنی مەلامحی شار ینی ئەمەش بەخۆی کێشەیە ینی تۆ دەستکاری سیمای شارێکەکەی ینی تۆ ئێستا ئەگەر ینی لە ڕابردووە هیچێک وەسفی سلێمانی بۆ بکردی تا ڕەنگە بیکوتە کەوتۆتە بەر پێدەشتێکەوە لە بناری شاخی گۆیژە و ئەزمڕ و دەباشان و ئەلەم بابەتانە وەختێک کە تۆ دی دەستکاری ئەم مەلامحاکەی شارەکە شتێکە دەی ینی دیموکرافای شارەکە شتێکە دەی لەبەر ئەوە بەڕاستی ئێستا تەنها ئەوە نییە ئێمە مەترسیمان هەبێت لەوەی کە ژینگەکەمان دەستکاریەکەن بەو مانایی کە ڕێژەی سەوزاییمان کەمە بێتەوە ینی من دڵنیاتان نەکەمەوە ئەگەر لە ڕابردووە پارکی هەواری شار دروست نەکرایە ئێستا بە دڵنیایەوە کۆمەڵە کۆمپانیا کەوتنە وێزەی و بەڕاستی ئەنیان کرد بە شوقە و شوێنی سەکەنی و ئەلەم بابەتانە هەش بێ ئاخی بۆڵکێشە کێشەکە یەک شتی گرنگە گرفتەکەوەیە کە جگەلەوەی کە دەستکاری سروشتەکەکرێ و ئەو سروشتە کە دەستکاریەکرێ بۆەوە دەستکاری ناکرێت بێ بە مڵکی گشتی واتە شتێکی لەسەر دروست بکرێت کە بێ بە مڵکی گشتی بۆ سەر بۆ منە بکرێت بە شوێنێکی گەشتیاریوە نییە ئەمە کرێ بە کۆمەڵک شوێنی نیشتەجێبوون و کۆمەڵک شوقە و ڤێلا و کە پارەکانیان خەیاڵیە لەبەر ئەوە بەڕاستی ینی دەکرێت بڵێن ئەم هەوڵە بە تەواوی هەوڵەکی چاوچونەکانەیە بە تەواوی لە بەژەوەندی کۆمەڵە کەسایە ینی منە ڕۆژە وتم کاکە ئەمانە دایناسۆری پەلامەری شاخ و دۆڵ و شیوەکانەدەن تۆ سلێمانی کۆمەڵی دەشتایی زۆری لەبەردەمایە کاکەت لە دەشتایەکانە شوقاکەی ڤێلاکەی باخەکەی ئەوە هەرچی چۆنێ ئەوەترە بەڵام تۆ ئێستا وردەوردە دەستکاری شاخ و چیا و دۆڵەکانەکەی ئێمە بیریشمان نەچێت لە ڕابردووە خەڵکی سلێمانی ینی زۆر ئاگیان لەوە نەبوو کە شاخی دووبرە ئەوەی لە کەڵکی قەیوانە بە کوردی خۆمان بڵین یەکێک لە کێوەکانی هەرە تەخت کرد یعنی ئێستا یەک براماوە جارانەکە دووبرا بوون بە ئێستا یەک براماوە لەبەرەوە بەڕاستی ئەگەر هەڵوەستە لەسەر ئەمە نەکەین و ناڕەزایەتی دەرنەبڕدرێ شتێکمان نامێنە ناوی ژینگەی باشە پرسیار جدیەکە لەوەستا تۆ باسیەوە کەوتێ گەرەمانە بکرێنە شوێنێکی وەکو بڵێ مڵکی گشتی بێ پرۆژەیەکی با بڵین گشتیاری بێ لەوانێت ئەهوانتر بێگلۆی بکرێتە ڤێلا و باخ بۆ کۆمەڵە کەس و پارەکەی خەیاڵی بۆ کۆمەڵە کۆمپانیا سوودیەکە بەڵام دوجار هەر بکرێت بە هەر شتێک ئەو مەلامی حیجەنابەت باست کرد خۆتێکە چێ ڕاستە بەڵام شتێکمان هەیە لێرە ینی ئەگەر ئێمە ئەگەر شوێنێکی گەشتیاری بێ ڕوبەری لە سا 75 سەوزاییە بێ ینی تۆ یەکێک لێک کێشەکانی ئەمەوەی کاکە باسی کرد وتی ڕۆژ بە ڕۆژ ئێمە ڕوبەری سەوزاییمان کەمە بێتەوە چونکە سەوزایی یعنی سی و هەناسەی ئێمە واتە ئۆکسیجینی ئێمە ینی کە ئەڵێن ئەهوەنترە ینی ئەو بۆ مانایە نییە کە ئێمە پێمان خۆش بێ پێمان شتێکی باش بێ کە دەستکاری بکرێ وروە شاخەکان دابتاشرێکرێ باش شتێک ئەمە پێما باشۆکو خۆی بمێنێتەوە بەڵام وەختێک کە دەستکاریەکەیت و باوەڕ دوایە تۆش دەستکاری سیمای شارەکەی بۆی جوانی بکەیت بابە ئەمە ئەهوەنترە تۆ بیکەیت بە شوێنێکی گەشتیاری کە لە سا 75 سەوزایی و ئاو و ڕووەک و ئەلەم بابەتانە بێ بەس ئێستا تۆ دەتەوێت شاخەکە ینی سەرلەبەری بکەیت بە کۆمەڵێک تەنی ڕق بە کۆمەڵک ڤێلاکە لە چیمەنتۆ و لە بلۆک و لە ئەمانە دروستێکی بیکەیت بە کۆمەڵک شوقە کە هەتا بەری هەواشەگرێک ینی ئێمە ئەزانین لە سلێمانی یەکێک لە جوانەکانی سلێمانی و باشەکانی و پاچی سلێمانی پەیوەندی بە باو ڕەشەبای سلێمانی وایە تۆ هەر هۆکارێک دروستەکەی بۆەوەی کە ڕێگا لە هەوا بگری واتە ڕێگە لە خاوێنکردنەوەی ئەو نەریتە یاخود باڵێ ئەو سروشتێک خۆی پەروەردگار دروستی کردو بۆ بشارە کە لە ئەدەبیاتی ئەماڵە سلێمانی بە ڕەشەبا بە ناوبانگە هەر ینی ڕەشەبای سلێمانی بەرەکەتە بۆ خۆی بۆ لەبەرەوەی ینی بەردەوام ژینگەی سلێمانی پاگە بێتەوە تۆ ڕێگاگرتن لە هەوا و واروە لە دەستکاریکردنی شێوە و سیمای شارەکە ئەمانە هەمووی کاریگەری نەرێنی لەسەر سلێمانی بەس کاک پەیوەند وەکەڵک کانی لەسەر چاوە کە لێڵ و پیس بوو لە بەرخۆشیەوە هەروە بێ هەز ناکەن گرفتەکە لە شوێنێکی دیکەیە ئەوش کە پێوتە یاسای وەبەرهێنان ئەگەر کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان ببینی یعنی من بەڕاستی منەمێ شتێ لێرەوە زۆر بەڕاشکایی بڵم ئەگەر کۆمپانیەکان بە یاسا گردەکان وا لەکەن
خۆ حیزبە سیاسیەکان لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک بە چی یاسایەک هەموو گردەکانیان بە قەبری سەرکردەکانیان و بە مەکتەب سیاسیەکانیان و بە ماڵی سەرۆکی حیزبەکان داگیر کردو ئەی بۆ چالاکانی مەدەنی لەسەر ئەمانە نایانە جواب بەڕاست ڕاستە ئەزانیی ئەم قسەی تۆ دقیقە ئەبێ ڕاستەکەی بیر لەوە بکەینەوە لە ئایندەیە گەن ئینشاءڵڵا هەڵبژاردن کرا پەرلەمانی کوردستان جارێکی ئەکتیڤ بۆەوە هاتەوە سەر پێ یەکەم شتێک کە ببیکەین دەستکاری یاسای وەبەرهێنان بکەین چونکە یاسای وەبەرهێنان بە ئاشکرا تاڵانکردنی شارە بەڕاستی ینی ئەوە ینی ئێچێکە لە هۆکارە زۆر نەرێنی و خراپەکان بەدەست کۆمپانیەکانەوە کە بۆ بە ڕێڕەوێک یاخود بۆ بە یاسایە کە هەرچی ئەڵێ کاکە من بەپێی ئەو با بڵین یاسای وەبەرهێنان و مساتەحە و ئەو شتە جیاوازانی کە مەسەلەن بۆن مناوان بە نمونە هێنەوە بۆیە یاسای وەبەرهێنان بە هۆکاری تەعداکە لەبەرەوە ئەبێ بیر لەوە بکەینەوە لە ئایندەیە یەکەم ئیشێک کە بەڕاستی بۆ ئەوانەی کاچنە پەرلەمانی کوردستان بریتی بێ لەوەی کە یاسای وەبەرهێنان جارێشکە تعدیلکەنەوە یاسای وەبەرهێنان وەختی خۆی بە ئەوە بوو ڕاستەکەی کە ئێمە شار بۆ ئەوەی کە لە ڕوانگەی ئاسۆییەوە بەرەو ڕوانگەی ستونی بەرین واتە لەجێ ئەوەی کە 200 متر ئەرز بین بە هاوڵاتیەک بۆ ئەوی بیکا بە خانوو لە کاتێکی زۆر دیاریکراوە ڕوبەرێکی زۆری ئێمە بێ بە خانوو کۆنکرێت و هەروەها فریایی خزمەتگوزاری و نازام ئەلەم باباتانەی نەکەوین و هەڵاوسانێکی گەورە دروست ببێ هاتم بیرا لەوە کردەوە کە ئەم 200 مترە ئەکرێ بە شێوەیەکی ستونی بەرزکرێتەوە چەند قات بە بڵین بینا سەر یەکەوە لە شوقەیەکە مەسەرم بۆن منە 50 خێزان بشی بەڵام دەرکەوت کە ئەمە بەڕاستی هاوڵاتی ئەمە هیچ سوودێکی لێوە نەگەر خەڵکی فەقیر و هەژاری ئەمە نەیتوانی هیچ سوودمەند بێنەوە شوقە کەسێکی کڕێکە کە بەسەرم بۆن منە دەوڵەمەنە یاخود خەڵکێکی کڕێکە ڕەنگە لە دەرەوە هەرێمی کوردستان خەڵک بێ لێرە شوقە بکڕێ بە 20 دەفتەر و 30 دەفتەر و ئەوانە هاوڵاتی ئەمە لەکوێ بێنێ لەبەرەوە بەڕاستی باش بوو تۆ تەرکیزت خستە سەر ئەمە یاسای وەبەرهێنان ئێچێکە لە یاسا زۆر خراپەکان و دەبێ ینی ئیشی سەرەکی مەسەلەن بۆ منە پەرلەمانی ئایندەی کوردستان بێ کە بە هیچ شێوێک نێڵە و یاسایەوە بمێنێت کاک پەیوەند چالاکوانی کۆمەڵگای مەدەنی ئێوە ئاسا یاخود ژینگە پارێزان یەکدەنگیتان و ئەو کەمپین و کۆنفرانسانەتان تا چەند ڕۆڵی دەبێت لەوەی کە بابەتە ژینگەیەکان پرسە ژینگەیەکان بەجێ خۆی بگات و بگاتە کۆمەلگا و لەگەڵ ئێوەشدا کۆمەلگا خەڵکی پشتیوانی ئێوە بێت بۆی کە ژینگە بپارێزرێت و ئەو پرسە ژینگەیانەکە هەن بە ئاقارێکی ئەرێنیا جێبەجێ بکرێ کاک دانیاری ئێستا ئەمە ئێمە بە ئەوڵین هەوڵەکە مەڵە ئیتر هەوڵێکیش ئەڵێ لە هەنگاوێکەوە دەست پێەکە هەنگاوەکە نراوە چەند هەنگاو بە دوایە هاتووە و ئێستا بە ئەوڵێن ئەوەی کە پێگوترێ دەستەی داکۆچی لە مڵک و هەروەها سروشتی سلێمانی لەگەڵ گروپی گۆژە بە پارێزە ئێستا بە ئاڵێن وردەوردە خەریکە ئاستەکان بەرفراوانە بێ وەروەها بە ئاڵێن وەکو گوتم ئەبێ بە تۆڕێک و ئەم تۆڕە شار و شارکاری تریژ ئەگرێتەوە ئینشاڵە لە ئایندەیە و ئەمە ینی ئەبێ بە هەمی بە خەمی هەندێک لە بە ئاڵێن کەس کە خەمی ژینگە و وەروە سروشتی بە ئاڵێن ئێمەیانە خەمی ژینگە ئێمەیانە بەداخەوە ینی ئەمەوێت ینی قسەی لەسەر شتێ بکەم ینی ئێستا لە زۆرینەی پەیڕۆ پرۆگرامی هێزە سیاسەکانی ئێمە باسی ژینگەیی هەیە کەچی خەمی ژینگە نابێ بە خەمێک لەلایەن ینی من لێرەوە بە هێزە سیاسەکان ئەڵێم ئێوە لە ناو پەیڕۆی و ناوخۆیان کەستان نییە باوەڕ بەوە نێنن کە ژینگە پێویستی بە پاراستنە و بە تایبەتیش ڕاستەکەی هێزە ئیسلامیەکان کە ئێمە لە ڕووی ئیمانیەوە و لە ڕووی دینیەوە ینی باو بڵێن ئیسلام زۆر گرنگی بە ژینگەیاوە ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر لە سەرمەرگا بوون درەختەکان بەدەستەوە ببیڕێنن چەندێک گرنگی ینی بەوادا کە چەندان فەرمودەمان هەیە بۆ پاراستنی سەرچاوەکان بۆ پیس نەکردنی شوێنە گشتەکان لەبەرەوە ینی دینی ئێمە زۆر گرنگی بە ژینگەیاوە هیوادارم لە ئایندەیە هێزە سیاسی ئیسلامیەکان یەکێک لەو دۆسیانەی کە ئیشی لەسەرەکەن یەکێک لەو خەمانەی کە ئەبێ بە خەمی گشتیان بۆیان بریتی بێ لە خەمی ژینگەیی لەبەرەوە بەڕاستی وەکو وتم ئێستا هینەکە دەستی پێ کردووە
بزاوتەکە دەستی پێکردووە تۆڕەکە لە فراوان بوونایەوە ئەگەر ئێمە لە ئایندەیە کاریگەریەکانیشی ببینین بە دڵنیاییەوە با بڵێن هەوڵەکە لە شوێنێکا ناوەستێ و تا دێ ئەم بابەتە بە فراوانە بێت. باش ئەگەر ئەوەی سلێمانی بە نمونە وەرگین خۆ تۆ ئەبێ پرسیارەکان ئەوەی کللایانی با بڵێن داکۆکیە لەوەی کە ئەو پرۆژانە بکرێ قسەی ئەوانیشکەین هەر بەڕاست تەپۆڵکەیەک گردۆڵکەیەک شاخێکی ڕق و ڕوت و کە هیچ سنوبەرێکیشی پێ نیە تەنها لە چەند ڕۆژێکی مانگی بەهارانە بێت سەوزە دوای ئەوەی تێ بێتە پوشێکی زەرد ئەمە ئەگەر بکرێتە پرۆژەیەکی جوان و شارەکەی پێ جوان بکرێ وەکو بەشێ لە شار و شارچەکانی وڵاتانی دەور و بەرمان جەنابەت سەفرەت کردو بەم لەولایە ئەبینی بۆنێتەوە بچۆتە تاران شیمالی تاران هەر شارەکە خۆی دەربەندی تاران شاخ و داخە بەڵام کراوە بە کۆمەڵک پرۆژە لە سنە ئاوێر کراوەتە پرۆژێکی گەشتیاری یعنی ئەگەر لە شاخێکی ڕق و تەقەوە بکرێتە پرۆژەیە چ گرفتێکی هەیە خۆی باش قسەمان لەسەرەوەیە ئەڵێن کاکە با بکرێ بە پرۆژەیەکی گشتی ینی بان نانی ئەزانی چی با کۆمەڵک کەس بە ئاو بڵێن نانی قۆڕی نەکەن بە ئەوەی کە چاوچنەوەکە تەنها بۆ ڕەنگە ئابوووریەکە بێت ئێمە قسەمان لەسەرەوە کرد وتمان دەی کاکە با بیکەیت کە تۆ هەرەتەوەیە دەستکاری بکەیوە باوەڕت وایە کە ئەم شاخە ڕق و تەقا وەکو تۆ ئەڵێ دارێ درەختێکی پێوە نییە دەتەوێت مەسەرم بۆ نمونە بژێریتەوە سەوزی بکەیت کەس دەست ناگرێت دەستخۆشی لێکرێ بەڵام تۆ بیت مەلامێحەکە تێک بێ لە پێناو بەرژەوجێکی زۆ تایبەتە ئاخر هێشتا هیچ نەکراوە مەترێک زەوی لەو گردانەیە بۆ بە $2000 یعنی ئەمە تەنها چاوچنۆکی نەبێت چییە لەبەرەوە کێشەکە لەوایە یعنی بەکارهێنانی شوێنێکی گشتی بۆ مڵکی گشتی نییە واتە سبەینێ تۆ ناتوانانی نە شوقەکەی بکڕی و نە بەڕێ ڕێوش ڕەنگە ناتوانانی بەهینە بە ناوچەکە ناوی ئەڵە بۆ کوێتی لەبەرەوە بەڕاستی قسەکە کە لەسەرەوە بێت تۆ بەسەنە بۆن منە شارەکە جوانکەی شارەکە سەوزکەی کەس نەک دەست ناگرێت دەستخۆشی لێکرێت دەی فەربیکە بە ڕووبەری باخ چۆن وەختی خۆی لە سەردەمی بەعسا لە سەرەتای هێشتاکان و ساڵەکانی هەفتا و نۆ ئەم بناری گۆژەیە بینی هەمووی کراوە بە دار و درەخ و سنۆبەر و واروها تۆش دەبەرە کارێکی وا بکە کە مەسەلەن بە شوێنێکی گشتی و بێ بە شوێنێک کە کاریگەری لەسەر ژینگەی سلێمانیە بێ ئێمە خەمی ژینگەی ناو شاری سلێمانیمانە خەمی ئەو ژمارە و داتا مەترسیانەمانە کە بەهۆی پیسبوونی ژینگەی سلێمانیەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر قسەکە لەسەرەمەیە زۆر باشە زۆر سپاس دەکەین کاک پەیوەند عومەر چالاکی کۆمەڵگەی مەدەنیە خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەم.